ئازیزانی ئێمە لە هەرکوێکم جوانترین سڵاوتان لەبێت من ڕەنگێنم خۆشحاڵم دووبارە لە خزمەتتان دەبم. دڵسۆزی و خاکیبوون و ڕازگۆیی لە کارکردندا بەرپرسیارەتی بنیاد دەنێت بە تایبەتی ئەگەر ژنێک ئەم ڕەوتارانە بەرجەسە بکات. خانمێکی کەرکووکی بە ئەزمموی کاری ئیدارەدانی لە پێش چاومان جوان و پیرۆستتر کردووە. خاتو شادیە ئەحمەد ئەزممون و ئەخلاقیەتی وای کردووە بەرەو باڵایی بڕوات و بەرەو باڵایی هەنگاو بنێت کە لە ئێستادا بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی ژنانە. ئەم کاتت باش خاتو شادیە. سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا سیڤێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە پێکەوە بینەرێ بین. یاسای پرۆگرامەکان وایە هەر میوانێکم پێشوەختە سیڤێک لەسەر ژیانی ئاماداکەین پێکەوە بینەرێ بین و دواتر دەستوا گفتوگۆکانەکەین. با پێکەوە بینەری ئەم سیڤێ بین لەسەر ژیانی خاتو شادیە. شادیە ئەحمەد کەمال لە یەکی ساڵی 1972 لا گەڕێکی پیرادی شاری کەرکووک لەدایک بووە. بڕوانامەی دیبلۆمی لا بەشی ژمێریاری بەدەستهێناوە بۆ درێژەدان بە خوێندنەکەی و بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆس ئێستا لە کۆلێژی کتاب بەشی محاسەبە دەخوێنێت. خێزاندارە و خاوەنی سێ منداڵە. لا ساڵی 1994ەوە دامەزراوە و لا بەشی دەستەبەری کۆمەڵاتی کاری کردووە. لا ساڵی 2004ەوە خزمەتی گواستۆتەوە بۆ بەشی کار و ڕاهێنانی پیشەیی وەکو بەڕێوەبەری ژمێریاری دەست بەکار بووە. لە چەندین خول و ڕاهێنان لە شارەکانی پەختە، کەرکووک، سلێمانی هەولێر بەشداری کردووە و خاوەنی چەندین بڕوانامەی ڕێزدەنانە. لە ساڵی 2022ەوە وەک بەڕێوەبەری کاروباری کۆمەڵاتی ژنان دەست بەکار بووە. لە پای کار و خزمەتەکانی هەوڵی داوە موچەی زیاتر لە 20,000 ژنی شارەکە تابین بکات. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. هەروەکو بینیتان لە سیڤیەکە خاتو شادیە ئەو خانمەیە کە توانیوێتی بە ئەخلاقیەتی خۆی بە ئەزمموی خۆی لە کاری ئیدارەداندا و بە تایبەتی لە ئێستادا کە بەڕێوەبەری بەشی چاودێری کۆمەڵایەتی ژنانە توانیوێتی بە سەلیقەی خۆی لە کارکردن و لە ئەخلاقیەتدا هەنگاوی زۆر باش بنێەوە توانیوێتی لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانە توانیوێتی دڵی خەڵکی خۆش بکات. بۆیە ئەمڕۆ لەم پرۆگرامەدا کە پرۆگرامی پێشەوان بۆ خزمەتی خانمانە بەسەری دەکەینەوە کۆمەڵێک پرسیاری ئاراستە دەکەین سەبارەت بە بڕینی قۆناغەکانی ژیانی. دووبارە سڵاوت لێبێ خاتو شادیە. پێشێکی بە خێراتتانەکەم زۆر سپاس. سپاسی جەنابتان شەکەم بۆ ئەو دەرفەتە جوانەتان بە من داوەکەوە خۆم بناسێنم بە کۆمەلگا کەوا من چ ئافرەتێکم لە چۆ بۆ چۆ دەستم پێ کردووە. ئیتر ئینشاءڵڵا توانین بەپی ئینشاءڵڵا چاڕشتی باشترە لێکن. خاتو شادیە تۆ ئەگەر چی ناوت شادی ئەحمەدە بەڵام ناسراوی بە شادی ڕێعاە کە کاتێک ئەو ترێکە شادی ڕێعاە ئەمە چی لێ پرسراوەتیەکە چی بەرپرسیارەتیەکە لە سەرشانی تۆ؟ بەڵێ ئێمە سەرەتا ژیانمان ئۆسیڤیکەوە جەنابتان کرد. من لە کاتیبەوە دەستم پێ کرد لە ساڵی 1994 تەعینم دەرچوو لەسەر دەمان ئیجتیماعی پێڵێن. سەرەتا لەوێ دەستم پێ کرد هەتا گەیشتمە لە 2004 بوو تقریبا بووم بە مدیری حسابات 4 بەشی وزارەی عەمەل شؤون اجتیماعی پێڵێن کەوا محاسبە شتێکی ئاسانش نییە. توانیم خزمەتێک گەورە بکەم بە دوو دایرێکەوە بەڕێومە برد الحەمدلله. دوایەوە وەزیری وکالەتەنکەوە وەریگرتو بۆ وزارەت العەمەل با بڵێن منی دەشنیسان کرد بە بمە بەڕێوەبەری چاودێری کۆمەڵاتی ژنان. لەخوا بەزیابیەوە 3 ساڵشە مدیری ئەو بکەم. بۆ من زۆر شانازیەکەوە من لەناو ئەو مۆزەفا با بڵێن کە سیڤیەکی جوانم هەیە ئیشێکی جوانم کردو و بەتوانا بوومە گەیشتمەتە ئەم وەزعی کە ئێستەتیاییم. بۆ خۆت هەروەکو خۆت باسێک بە شێوازێکی گشتی چۆن بوو کە پۆستی بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی ژنان وەرگرت لە ئێستاشدا کە عینەن ئێستا لەو پۆستەدای؟ بەڵێ من کەوا با بڵێن مدیر حسابات بووم با بەینی باسیکەین حەزمەکرد نەقڵ بم بۆ دارێکی تر کەوا چوون مقابلەی وەزیرم کرد. وەزیر وتی دەرەجە و هینی خدمەت تەنێکە وتم دەرەجەی هینی خۆم مستحقی دووم کە بە مدیر عامی بم با بڵێن ئەفەن دەرەجەیەک بمە مدیر عامی تر تۆزێ بێن وزارات خۆزەزانی تۆزێ غەدر شتەکرێت کە بە حکمی ئەوەی کە هیم بە ئیتر
هەر خۆی جەنابی سرم کرد تەلەفۆنێکی کرد و وتی دایرەی چاودێری کۆمەڵاتی ژنان پێویستمە بە بەڕێوەبەرێکە ئەوە شادیەخان لێرانەیە و طبعا بە هەوڵی برادرانش کەوا پشگیریمیان کرد و تەسکێمیان کرد بە هەموو لایەک شۆ تەسکەیەکی باشمیان کرد وتیان ئەم ئافرەتە بەتوانایە ئەتوانی ئەو دایرێ بێتە ڕێوە و شەڵا ئەشی باتە ڕێوە ئیتر ئەو بوو کە گەڕامەوە یعنی قەناعەتت بێ من ینی هیم بووم مفاجئ بووم کەوا شتێکی ینی من چوون بۆ شتێتر کە تیشتێکم بۆ مفاجئ بووم بەڵێ ئیتر ئەو بوو ئەمە مفاجئەیەکی چۆن بوو ینی دڵخۆشکەر بوو بۆ با بڵێن شۆک بووم ینی من تەوەقع ئەوم ناکرد بەس لەخوا بە زیاد بێ شتێکی باشتر بوو طبعا من بە تەمای شتێتر بووم کە چوم شتێکی ترم بۆ لە پێشایی بوو یعنی مای دڵخۆشی بوو طبعا کە من لە بین ئەو هەموو مۆزەفەی کە وزارەی عەمل باڵێ هەڵبژاردام کە بە بەرەبەری ئەو بنکەیە ئەوە مای زۆر دڵخۆشی بوو باشە کاتێکە مفاجئەیەکی ئاوا ینی تەوقعاتێکی ئاوا دێتە پێشت وەکو خانمێک چه هەستێکت بۆ دروستە بێ ئایا زیاتر وا ناکە کە تۆ لە هەنگاوەکانی داهاتووتر تا هەنگاوی باشتر بنی و زیاتر متمانە پیا بکەی لە کارەکەتە حتمما کە تۆ با بڵێن ئەو شتت پێبەخشرا خاصەتەن ئافرەت کە تموحی هەبێ با بڵێن ئەوە بەرەو باشترە کە بینێ با بڵێن زروف لەگەڵ تا گونجاوە یاخود بەرپرسانان لەگەڵ تا باشنەوەشتە تۆ زیاتر تەشجیعبی زیاتر تەشجیعبی هەنگاوێ زیاتر بدەیت کەەوە هەوڵدەی زیاتر بگەیت لەبەرەوەی ژن بەتوانایە لەخوا بە زیاد بێستا الحەمدلله ژن توانیت بگاتە هەموو توانێتی بگاتە تواناشی هەیە و توانیش گەیشتوشە زۆر بێژنەکان بوونەتە قیادی بوونەتە هەر شتێکەوە شایانی بەسییان باشە بە شێوازێکی گشتی لە بواری ئیدارەداندا یعنی بە پێی پێویستە خانمان توانیویانە لە ئیدارەداندا لە کەرک و کاجێ دەستیان دیار بێت بەڵێ زۆرمان هەیە ئێمە خانمەکانمان با بڵێن کە بەتوانان گەیشتنە زۆرن ناتوانین یەکێکە نای بڵێن بۆی عاجز دەبن زۆر خانمێکی سەرکەوتویان لە ئاستمۆحی تۆیە کاتێک ئەبینی بۆ منە کۆمەڵی خانم لە بواری ئیدارەدانا کار ئەەکەن بەڵێ ئیتر بەپی پێویستە بە پێ پێویستە بەڵێ خانمانمانش کەوا وتم بەتوانان گەیشتونە با بڵێن بە عەربی پێ لەمە ئەڵقیادیە یان خەرڕائیدا گەیشتونە لەخوا بە زیاد بێ ناڵێن گەیشتنەتە پیاوان با بڵێن بەس توانیویانشانی ئەوان کارەکانە سەرکەوتوو باشە کاری ئیدارەدان بۆ خانمێک چی زیاتر چی قورساییەکی هەیە بە تایبەتی خانمان لە کۆمەلگایە ڕوبەڕووی بربەستی زیاتر ئەبنەوە نەهامەتی زیاتر ئەبنەوە ئەوش ئەگەڕێتەوە بۆ دابوونەریتەکە بۆ ئەو لەبەرەوەی دابوونەریتمان تاوەکو ئێستا دەقبەستووە چەقبەستووە نەیتوانیەوە بە پێی پێویست هەنگاو بنێ ئەو دابوونەریتە یعنی کاری ئیدارەدان زیاتر چی شتێک ڕوبەڕووتان ئەبێتەوە چی شتێک سەختە بۆتان ئێمە بەنسبەی با بڵێن دایرەکەی من کەوا من چاودێری کۆمەڵاتی ژنانم لەگەڵ کۆمەلگایە تەعامڵەکەم یعنی بێت زۆر بە شوێنەی و بەهینی هێمنی لەگەڵیان مامەڵە بکەین چون زۆر شت توش مەشاکل دی لەگەڵیان بەس ئەبێ لەگەڵیان دڵت گەورە بێ هەنێک کەس هەیە با بڵێن دایکانمان تەمەنیان گەورەی قەنەعەت نانێ کە تۆ بەدەستی تۆ نیاخت حاڵەیەتەورێ ئەوە بە شێوەیەک ناتوانانی کە تیانگەێنشەکە لە دەستی تۆ نیە بڵێ بەخوا بە سەعات دانشم یعنی بۆیان وەر دەکەم زۆر جا ئافرەت دێجنێوەدا قساکات داخلت لەوە حەقی خۆشێتی کەوا بەم تەمەنەیە مەصرفێکی نەبیان بە خێوکەرێکی نەبێت ڕووی کرد لە قاپی ئێمە بە دڵێکی فراوانەوە خاصەتەن من دانیشتێنم زۆر بە قسەی بۆ کەماڵێم بەخوا قەنەعەت بێ ئەوهای ئینجا بە شێوەیەک نەرمێکەمەوە اینجا خۆشی داوای لێبرنەکە دەرزەوە تۆزێ بۆ ئێمە قورسە بەس وەکوێ بڵین ئەبێ بە شێوەیەکی زۆر جوان مامەڵی لەگەڵات باشە ئەم جۆرە مامەڵەکردن کە خۆت باسە کرد یعنی سادەبی لەگەڵ خەڵکە هەروەکو لە سەرەتاو من باسم کرد یعنی خاکیبی لەگەڵ خەڵکە ئەمە تا چەند پێویستەکە نەک تەنها لە ئیدارەداندا لە بوارەکانی دیکەشە خانمان نەک تەنها خانمان پیاوانیش بەکاری بهێنن بە نسبەی منەوە من کە ئەو دایرەیەم تەسلیم ئیسلام کردیا بڵێ مەسەڵەکەم وەرگرت با بڵێن خاتونەنگی من لە سفرەوە دەستم پێ کرد 3 ساڵە لەو دایرە زۆر هیلاک بووم لە هەموو شێوەیەکی لە بینایی و لە ئەثاتی و لە ئەجیز لە هەموو شتێکی زۆر هیلاک بووم
یعنی ئەو دایرەیە مردوو بوو ئێمە توانیمان وەکو گوڵی بیگەشینەوە ژیانێکماندا بۆ دایرە لە هەموو بوارێکی لە لای مۆزەفەکانەوە بێت لای مراجعەکانەوە بێت تەنانەت مراجع زیاتر مەبەستان مامەڵەکردنە ینی بە مامەڵەکردنیەوە توانیتان هەم لەگەڵ خەڵکە هەم لەگەڵ مۆزەفەکانی ئێوەشە ئاخر مامۆساهنگین خۆت ئەزانی زەحمەتە لەگەڵ کادرێک با بڵێن 65 کادرە تەعامل کێ لەگەڵ 20,000 ببان 20,000 ببانش مراجعت هەبێ کە مستەفیدی پێڵێن لە بواری چاودێری کۆمەڵاتی ژنان ئەبێ دڵت گەورە بێ ئەبێ خۆت با بڵێن لەو بەرزتر نەبیت ئەبێ خۆت بە بەسیتی بکەیت کەوا لەگەڵ یابیت نەک بچی لە ژوورەکەی خۆت دابشیت کە نەما تۆ قائیدی ئەو لە ژێر دەستا شێوازێکی ینی بەرزانە سێری ئەوە چکمەوەی کە دێتە لات هەمووی تەمەنی گەورەیە هەمووی پێویستی پێێتی هەمووی هەر هەمووشی لە کەس و کار و لە ئینی خۆت تاوا نزیکی کێتەوە هەمووی کەس و کارەکەی هەمووی کەس و کارمانە کەس و کار هەمووی بەعام کە دێتە لای تۆ ئەبێ بە کەس و کارت لەبەری تۆ مەجبوری ئەو پۆستەت پێدراوە ئەبێت تۆ حەقی ئەو کورسێ بدەیت ئەبێ حەقی ئەو پۆستە بدەیت کەوا کە تۆ کردتە ئاستی خۆتە بێ حەقی بدەیت ئەمە زیاتر بەچی ئەبێ ئەو حەقە بە سەبرە بێ بە ڕەوشتە بێ بە لەگە ڕێزم بۆ هەنێ مدیر شتەکان هەیە بە ئەخلاقە بێ خۆی ئەخلاق سەر هەموویەتی کە تۆ بەسیت بووی لەگەڵ مراجعت بە شێوەیەکی جوان قسە بکەیت حتمما لە چای ئەو مراجعەش گەورە بیستە من قەنەعەتت بۆ شوێنان ڕۆیشتومە زۆربەی هەرشمە ناسیوە زۆربەی خۆمی ناسیوە زۆربەی خۆی تەسکێمی کردووە کەوا بەرەبەری چادری کۆمەڵاتی ژنان چێیە و چۆن چۆنی ماوە لەگەڵ خەڵکەکە لەخوا بەزیاد بەخوا سترنگینە ناو قاعەکان کە ڕاوەستم مراجع بەرێخەم زۆربەی ئافرەتەکان دێن لە پشتە و باشم پێگەم ماچمەکەن ئەوە دڵخۆشیە زۆر طبعا ماهەیە شانازیە بۆ من کەوا من ئینسانێکی بەسیتم توانیم دڵی ئەو هەموو کەسە بەجێ بکەم و دڵیان هین کەم لەگەڵ خۆمە کە دێن زۆر جا توش مەشاکل دێن لەگەڵ مۆزەفەکانم لەبەر خاتری من قسە ناکەن دێنەڵێن تۆ ئەوە ئافرەتی چاچی بەخوا ئێمە لە ڕوومان نایە چاپۆشیەکەن ئەوانە هەمووی چی ئێگەنێ کە تۆ ئینسانێکی بەسیت بی کە ئەخلاقت بەرز بێ طبعا واتە تۆڵی دڵسۆزی لە کارکردن و ئەخلاقیەت زۆر گرنگە لەگەڵ پیشەیە زۆر گرنگ واکات تۆ بەرەو باڵایی بڕۆیت ئەکید طبعا مادەم تۆ تومحت هەیە مادەم ئەو پۆستە بە تۆ دراوە ئەبێت تۆ زۆر زۆر سەبور بێ دڵت گەورە بێ ئەبێت تۆ بتوانانی چۆن هەڵسو کەوتەکەیت ئەبێت ئێمە کە خاستەن ئافرەت هەموو حرەکێکمان حیسابە لەسەرمان بتوانی چۆن حرەکەی خۆتەکەی دانیشتنتەکەی هەڵسانتەکەی قسەکردنتەکەی ئەمە زۆر زۆر گرنگم خاستەن بۆ ئافرەت زۆر گرنگە لەبەرەوەی ئەوەی بەرامبەر دێ نازانێت چییە احتیمال تاقی تکاتەوە احتیمالەت هین تکاتە ئەبێت تۆ بە شێوەیەک لەگەڵ یان بیت کەوا لە چای بەرزتر بیتەوە ئەوە بۆژن زۆر زۆر گرنگە زۆر ڕاستە باشە بە شێوازێکی گشتی لە بڵێن دایرەکەی خۆتانە کاتێکە تووشی بەدر لەو کێشانێک کە باست کرد ینی لە ناو خۆیەوە لە مامەڵەکردنە لە ڕووی بڵێن تەعاملی ڕۆژانەوە کە ئەو هەموو خەڵکە بەڕێەکەن یاخود لە کاتی ناونووسین و کۆمەڵە بابەتی دیکە یان ڕایکردنی کارەکان سەرەکی ترین گرفت چییە کە ئێوە نەتوانن چارەسەری بکەن و بێتەڕێتان بەنسبەی ئێمەوە هەندێک ئافرەت هەیە با بڵێن دوو موچەیی کە نەمتوانی حەلی کەم بووی ئەوە تۆزێ بۆم قرس بوو لەبەرەوەی ئەوەی کە هاتووە نەبوو نەبووە نەشی زانیەوە با بڵێن قانونەکەی نەزانیەوە چۆن چۆنی هینیکە بە پێی توانای خۆم یارمەتیم داوە بە پێی توانای خۆم هەڵمەتم داوە بۆی تووشی غەرامۆشتنێ یارمەتی بدەم ئەوە مەجای یارمەتیدان هەبووە زۆرم کردووە زۆرم کردووە دەسەڵێش بێ باشە ئەمە چه هەستێکی پێت بەخشەوە ینی ئابینی کە ینی هاوکاریکردن تەنەها بە مادی نییە ئابینی کە ڕوحی کەسێک چێژی پێ ئەبەخشی و ئاسوودەی ئەەکەی و دڵی کەسێک خۆشەکەی ئەمە چۆن هەستێکە لای تۆ چۆن پێناسە ئەکرێت من دایمەن بە مناڵەکان شەڵێم باوکو دایک پێویستی بە سەدەقەیە و بە پێویستی بە دوعاە پێویستی بە ڕەحمەتە کەم ڕاجعێت لی خۆشەکەم ئیشەکەی ئاسانکاری بۆکەم یارمەتی ئەدەم بەپی توانای خۆم بەو شێوەی کە
کە بێشوازی لێکم و قەنەعەتی پێدەنم ئەگەر ئیشەکەشیم بۆ نەکرد بێت کە پێم بڵێ ڕەحمە لە باوکو دایکت ئەو زۆر پێخۆشە هەموو شتێکە ئەوە سەرمایەکی زۆر زۆر گرنگە بۆ ئینسان لەبەرەوەی توانیم ئەوەی بەرامبەرم دڵی خۆشکەم و ئەوەی بەرامبەرم ڕازی بنێم خوش لێمان ڕازی ببێ ئیتر حتمما باوکو دایکیش هەر ئیشەڵا پێویستی بۆ ئینشاءالله ئینشاءالله هەروە بەردەوام بێ سەرکەوتولی خات و شادیە ئەم ئەرکەی ئێستا بە شازێکی گشتی لەسەر شانتە تۆ بەوە ناسراوی لە کاری ئیدارەدانتا بە شازێکی گشتی چی پێت بەخشیەوە وەکو خۆت لە هەموو ڕووەکان واللهی ئیرادە قووەت متمانە بە خۆم ڕازی بوون لە خۆم لەخوا بە زیاد بێ وای لێم کردووە زیاتر بەرەو هەنگاوێ گەورەتر بدەرمیشەڵە ئینشاءالله ئێمە چاڕی باشتر لێکەین بە شێوازێکی گشتی جگەل لە خێزان کێ زۆر زۆر هاوکارت بووە لە کارەکانتە چونکە ئازانین یەکەم کەس ئەگەڕێتەوە بۆ خێزان چونکە ئەگەر خێزان نەبێ هیچ خانمێک ئەوە هیچ کەسێک ناتوانێت ئەو ئامانجێکە هەیە بە پێویست بی پێچێ لەوانەیە کەم و کورتی هەبێ ئەگەر خێزان پاڵپشتە نەبێت بەڵام جگەل لە خێزانەکەت بەڵێ من ڕەنگی خان بەگشتی و ئام خێزانەکەم و مناڵەکانمە کوڕەکانم زۆر شگیری مەکەن و پیاوەکەشم دەورێکی گەورەی هەیە کە من گەیشتمەتە ئەم مەسەبیت واتیایم هاوکارێکی باشتە بۆەوەی کە تۆ دائیمەن خۆی لەگەڵم بووە دائیمەن خۆی تەشجیعمی کردو دائیمەن خۆی لە پشتم بۆ زۆر زۆر هەوڵشی داوە یعنی بۆ چۆشەگە منەن پیاوەکە زۆر هەوڵی توێتی زۆر بۆ تۆ هەوڵەدا ئیتر الحەمدلله بەس کوڕەکانشم قسووریان لەگەڵم نییە ڕەغمەوە لە من مناڵترم مناڵی منن بەڵام زۆر متمانەم پیانێ و بەخسەشیانەکەم لەبەرەوە لەخوا بە زیاد بێن زۆر هاوکار من ئینشاءالله تەمەەن درێژە بنەوە گەورە ئەوانت بۆ هێڵێ و زیاتر هاوکارتە بن بۆی هەنگاوی باشتر بنیت ڕازی بوون وە دڵخۆشکردنی خەڵک هەروەکو ئێستا باسمان کرد یعنی ئەمە چی هەستێکی بە تۆ بەخشی چونکە کاتێک هەروەکوتمان کاتێک ئەبینی کە کەسێک هەر عینەنەوە خەڵکە ئاوامەی کە دێتە بەردەستان ینی ڕەش و غوتە نەبوونە کاتێک کە تۆ دێتە لای تۆ کارەکەی لە لای تۆ ڕایی ئەکرێەوە مامەڵەکەی بە ئاسانی بۆ بەڕێ ئەەکەی ینی ئەمە تا چەند دڵخۆشکردنی ئەوان تا چەند دڵی تۆ خۆشەکە ئەوە هێزت پێ ئەبەخشێ وەسف ناکرێ ئەو دڵخۆشی کە من پێمادەن ئەو کەسە کە رازیە بنمیان زۆربەی کەس دێنیان بۆ پیاوەکەم باسیەکەن یان بۆ برا خوشکەکانم باسیەکەن لەن وەڵی خەڵکەکە زۆر مەتی شادی ئەەکەن ئەڵێن ئەوە ئەوە بۆ من یعنی هەموو شتێکەوە سەرمایەکی زۆر زۆر گەورەیە یعنی ئەوە الحەمدلله یعنی مای سەربەرزیە ئینشاءالله هەمیشە سەربەرزەوی لە ڕێگەی ئەم کارانەتەوە ئێستا تۆ هەموو ئامانجێکتەوەیە کە تۆ دڵی خەڵک خۆش بکەیت و هەنگاوی زیاتر لە بوارەکەی خۆتا بنیت ئامانجی زیاتر و پلانی زیاترت چییە؟ ئەتەوێ بەرەو چه هەنگاو بنی ئینشاءالله هەر لە بوارەکەی خۆتا فراوانتری بکەی یاخۆت بوارەکەی خۆشم فراوانتر بێ بەس بەرزترش بێت حەزم لێت و محمێ بەرزی بم سەخۆم با بڵین ئەوە چەندێکە دەبلۆم هەیە بەڵام ئێستا کولیەشە خوێنم واتە لە ڕێگەی خانێگە باشە خات و شادیە تۆ ئێستا یەکێک لە ئامانجەکانت بۆەوەی کە درێژە بە خوێندنەکەت بدەیت بۆەوەی هەنگاوی باشتر بنی و بڕوانامە بەدەست بهێنی بڕوانامە تا چەند گرنگە کە خانمان هەیان بێت لەگەڵ پیشەکەیاندا ئایا ئەمە پێوەرە یاخود بۆ ئەوی هەنگاوی باشتر بنەی پێویستە وڵە پێویستە ڕەنگی خان چکمستا بەعام شەهادە دەوری هەیە یعنی ئەمە بە شێوازە تەقلیدیەکە یاخود یعنی ئەتوانێت کارەکانت بۆ ڕایکا بە باشی ئەوەی کە تۆ ئەتەوێ وەکو خانمێک نا من هەم بەبێ ئەوەش ئینەکانم بەرەوە چووە لەخوا بە زیاد بەڵام بەرزتر بێتەوە ئەمە بەسم بە شازێکی گشتی لە خانمانە چونکە هەندێک خانم هەیە کە نەک تەنها خانمان خەڵکێکی زۆر هەیە تەنها بە شازە تەقلیدیەکە لە بەروی لە کۆمەلگای بۆی بڵێن کە بڕوانامی ماستەری هەیە خود دکتۆرایان پرۆفیسۆری هەیە بەڵام ئەمە هەندێک جار بۆ نمونە کەسێکە شەهادێکی شەشی ناوەندیشی نییە بەڵام ئەبینی پڕ معلوماتە ئەتوانێ هەنگاوی باشتر بنە مەبەسەکەی منەوەیە ئایا پێوەرە بڕوانامە بۆ باڵابوون یاخود تەنها پێویستیەکە ئێمە وتمان شەهادەکە تەنها ئەوەی پێویستە خۆی حەزیلێتی با بڵێن قەت مەقیاس نەبووە کەوا بڵێن من یاڵە بەرزترە بم یاخود با بڵێن ئەو ئیشێ من ئیسەتیایی یا مدیرم ئەوە قەت مەقیاس نەبوو کە من دبلۆم هەویا بەکەلۆریزمێ من ئیشەکەی خۆم بە جوانی ڕێکوپێ کردووە جەناب دوتەنی فەرموود هەیە عدادیە بەخوا لە بەکەلۆریسەکە جوان ئیشی جوانترەواترێ ئێمە زۆر زۆر لەناو دەوایرەکانمان با بڵێن من سێ دایرەم کردووە
قەناعەتت بێ مۆزەفی ومان هەبوو شادی ئەعدادیە بووە مۆزەفی واشمانە بەکەلۆرسێ بەڵام ئەو ئەعدادیە بایی بەکەلۆریەکە زیاترش بەکەلۆریەسی ئەکید خاصەتەن ئیستا بڵێم دەگەر ڕێزم بۆ هەر هەموو هیچ معلوماتێکی تیانە ئەبینی یعنی بە شێوازێکی فەیک ئەو بڕوانامەیە بەدەست ئێهێنن تەنها لەبەر ئەوەی بڵن کاوا بڕوانامەیە هەیە بەڵام کاتێکە لەسەر مێزێک وەکو خۆت ئاسا ئاوا دەی ئەنی بەڵ ئەبینی یعنی هیچ معلوماتێکیان هیچ زانیاریەکی پێ نییە بۆیە توانین بڵین بڕوانامە پێویستە و پێوەرە بەڵام بە زانیاری ئەوەیە کە خۆت کامڵکەی لە بوارەکە خۆ تۆ بە شادەکەی بەس بە خبرەیە تۆ من شادەکە چی لێ بکەم خبرت دەبێت ئەگە نتوانانی تۆ حەقیەوە جێگای بدەیت ئەگە نتوانێت چۆن تعامل لەگەڵ خەکەکە بکەیت تعامل لەگەڵ ئیشەکەی خۆت بکەیت من بە مەقیاس ئەزمونێکی باشش لە جوانی مامەڵەکردنەوە دێت ئەگەر تۆ مامەڵێکی جوان لە کارەکان تا هەروەکو خۆت ئاسا ئەنجام بدەی بێگومان ئەتوانین کە لە داهاتووە بوارەکەی خۆت فراوان بکەیت و هەنگاوەکەت ئامانجەکە زیاتر پەری پێ بدەیت خات و شادیە ئێستا تۆ بڵین هەڵگری بڕوانامەی پەیمانگەی ئەوە لە ئێستاشا بۆی کە بڕوانامەکەت باڵاتر بکەی هەوڵەدەی کە بە کالۆریز بەدەست بێنیت و دواتر ئەو قۆناغەکانی دیکە ئەگەر باسێکی و خوێندنەتمان بۆ بکەی یعنی وەکو خانمێک ئەجگەلەوەی تۆ کاری ئیدارەدانەکەی و خێزانیش ئەرکی خێزانشی لەسەرە چونکە بە ئەوە لای خەڵکی ڕوون بێت کە پەروەردەکردن و لێ پرسراوەتی خێزان زۆر قورسترە لە ئیدارەدانێک یاخود لە بوارێکی دیکە کە خانمێک لە جەرەوە وەکو مۆزەفێک کارەکە وانە ئەکید چۆن نەتوانی ئەم دوانێ ینی هاوسەنگی نسبەی منەوە با بڵێن ئێمە فێر بووینە کە دائرە کە وەزیفەت کەوا تەنسیق لەگەڵ ژیانی خۆت و لەگەڵ ژیانی کارکردن بە نسبەی منەوە خۆم هەر لە سەرەتاوە کەم ناڵش بوو حەزم زۆر لە خوێنین بووە ینی زۆر حەزم لە خوێندن بووە ینی زیرەکەش بوومە و بەداکە دەرفەتت بۆ نەڕەخسا یاخۆت چۆن ئەو کاتە با بڵین من لە نەوەتوێک کە ئەعدادیم تەواو کرد لە کەرکووک کولیە شت نەبوو بۆ شارەکان کرد بەر حکمی عادات و تەقالیدی ماڵەوە نەیان هێشت بڕۆم بۆ کولیەوشت ئیتر بۆ مەعادەکە ڕۆژمان مەعادەکەش و کاتە شادەکەی معادلەی ئەم ساڵی وە ئەم عەفوەن ئەم زەمانەکەی کە 4 ساڵە ئەو 2 ساڵە مقابلە و 4 ساڵە بکەمان خوێنێمە لە 91 و 2 ئەو شتانە توانیم عاد تاوەکەم لەخوا بەزایەتی تر یەکسەر تەعیین بووم بەنسبەی دراستەکەم چکم حەزم لێتی و زیرەکەم بۆ خۆشم هەڵبەتە هەر کە بۆ خوێنون شتەکەم ماوەیەکم داناوە بتوانم سعیشتەکەم بڕێت بڵێ ئینشاءڵڵا باشە ینی هیچ کات دەورە بینیە بۆ ئەوەی کە تۆ ئێستا ئەخوێنی ینی لە کاتی خۆیان گەر بتخوێندای لەوانەیە بە شێوازێکی تر بووە هیچ ئەمە کارگەری لەسرت دروست کردووە چونکە ئێستا تۆ تەمەنێکی گەورەترت کردووە لەوانەیە لە ڕووی زۆرفی خۆت کە بە باڵین بالفعل تأثیرت لێکا کوانێت تۆ تەمەنت ماڵ بێت مێشکت ئەو هینە وەرگێ و هەموو شتەکەن لە کاتی خۆی خۆشە و لە کاتی خۆی جوانە بەڵام ئەوەی تۆمۆحی هەبی حەزی لێبێت ڕاستە تۆ زەحمەتە کێشم بەڵام هەر باشم ئینشاءڵڵا بەخەونەکەی خۆتەکەیت و ئەتوانی کەوا هەر ئامانجێک یاخود هەر مەبەستێک تێ لە ڕێگەی بڕوانامەوە بەدەستی بێنیت و ئەوە کارەکانی شت فراوام کە ئێمە چاوەڕێی باشتریشت لێ ئەەکەین خانمانی کەرکووک بە گشتی چۆن هەڵەسەنگێنی تۆ خۆت ئێستا خانمێکی وە سەرکەوتووی لە کۆمەڵگایە بە تایبەتیش لە ناو شاری کەرکووکە خزمەتەکەی ئایا خانمان توانیویانە ئەو وزەیە کە هەیەە چونکە هەموو خانمێک بای خۆی توانای هەیە وزەیەکی هەیە ئەگەر مەبەستی بێت ئەتوانێت کەوا پەری پێبدا بەڵام بە مەرجی ئەگەر خێزانی هاوکاری بە پێی پێویستە و خانمان چۆن ینی تاویان داوە وزەی خۆیان بەکارهێنا و بە پێی پێویستن لە شاری کەرکووکە بە نسبەی ئافرەت لە شاری کەرکووک زۆرمان هەیە توانیشیانە بەتوانان شوخۆیان دەرکردو لە هین لە کۆمەڵگا با بڵین پێشوە ساڵەکانی پێش و تۆزێ هین بوون با بڵین ئەو دەورۆشتیانە بەس ئێستا سێرەکەم 2 ساڵە 3 ساڵە تقریبن دەورێکی بارێزیان هەیە چی لە بواری منازەمات ئیش بکان یاخود لە حتا ئەوەی با بڵین ژن ماڵش بێت کە شادوشتێ بێ خۆی دەرەکاتە ناو کۆمەڵگا لە ئیشکردنی لە هینی خۆی با بڵین هەولی داوە خۆی بگێنێتە ئەو ئەنجامێک کە خۆی ئێوەیان ئەو هیوایی کە خۆی
حەزی لێتی بەڵام من هەست بە شتێکەکەم بۆ قسەکانیشتا بڕم ینی هەندێک خانمی زۆر باش و بەتوانای وەکو خۆت ئاساییمان هەیە لە شاری کەرکووکە بەڵام من هەمیشە ینی گلەی لە خانمانی کەرکووکەکەم کاتێککە ئێمە ئەمانەوەی لە میدیاکانە بەسەریان بکەینەوە زۆر جار خۆشیان گلەی ئەەکەن ئەڵەن خانمی کەرکووکی فەرامۆشەکرێ بەڵام ئەبینی بە دوای خانمێکی کەرکووچی ئەگەڕی ئەبینی ینی ئەتەوێت باسی خزمەتەکەی بکەیت نایەتە بەرمیدیا و باسی خزمەتی خۆی بکە من درکم بەوە کردووە تۆش پێتوانە ئەمە بۆچی ئەگەڕێت بۆ کللتورەکە ئەگەڕێتەوە لەوانەیە عادات و تەقالید تەحەفظاتی هەبێ باڵێن ئەو شتانە بەس ئەوە مادەم کە تۆ لەناو کۆمەلگا خۆت پیشانداوە لە بواری دایرە بێ یان منەظەمات بێ ئیتر پێویست ناکە تۆ تەحەفظ هەبێت لە خۆت شاریتەوە بالعکس زیاتر خۆت بنوێنە زیاتر با خەڵک بناسیت تۆ شتێک ناکەی عیبە بێ ئەمە پێ بڵێن ئەلام و سەقافەیە تۆ دانیشت لەگەڵ خانمی بەڕێزی وەک تۆ گەر پرسیار لێکە ئەوەی شتێکی تیانەیە کە تۆ خۆت بشایتەوە بالعکس من دەستخۆشی لێکم کەوا بتوانین لەڕێی جەنابتانەوە خەڵکەکە زیاتر بمناسین زیاتر معروف بن زیاتر بزانن شاری ئەحمەد چێیە بەشکم ئێمە بێتە تەشجیعێک بۆ ئەوەی ئەوە کەسانی کەوا جورئەتیان نییە بەرامبەر کامێرە و یان ئەو شتانە جورئەتیان بالعکس ئەمە من شتێ بە هی نەزانم منیش هەموو کات ئەوە ئاڵێم بە بەردەوامی ئاڵم بێباکبوون ڕنگدانەوەی ڕابردوویکی پاکە تۆ ئەگەر ڕابردوویکی پاکت هەبێ و ئازمونێکی باشت هەبێ زانیاریت هەبێ وزت هەبێ چ خانم بێ ینی هیچ توانای خانم بە دەرنیە لە پێم ئەتوانێت بە هەمان شێوە خۆی بسەلمێنێت و یعنی ئەو پەردەیە لابدا کە لە پشتی پەردە و خۆی شاردۆچەوە خزمەتەکە ڕاستە خانمی زۆر باشمان هەیە لە پشتی پەردە ینی دەرکەوتون نین نانە بەرمیدیاکان باسی ئەزمموی خۆیان بکەن بەڵام بۆچی ئەم توانای بە شارەوەی بمێنێتەوە پێویستەکەەوە ینی زیاتر پەری پێ بدەیت بەڵام ئەخلاقیەتێکی باشەوە و بە ئەسمانێکی پەرزانیاریەوە بالفعل ینی ئەوە شتێ جوانە من بە شتێ جوانی زانم بالعکس ئەگەر تۆ دەرنەچی قسە بکەی لەسەر خۆ دەکە من دەرنەچم ئەو دەرنەچێ ئیتر خەڵک چۆنە ماناسە چۆن دەوریژن ئەبینی لە ناو شارەکەمانێمە ئەبێ ببینە نمونەیەک وەڕێنیشاندەرێک بە تایبەتی پرۆگرامی پێشڕەوانیش ئەو خانمانێک کە بەسەر ئەکرێنەوە بێگومان هەروە بە ئاسانی نەهاتوونە بڵین لە پشتی ئەوانەوە کۆمەڵێک ماندووبوون هەیە کۆمەڵێک بەربەست و ناڕەحەتیان تێپەڕانەوە و بە کۆمەڵێک ماندووبوونی قۆناغی ژیانی خۆیان لە بوارەکەی خۆیانە تێپەڕیون اینجا هاتوۆتە بوون و توانراوە یاخود ئەتوانرێ لە بەرنمێکی ئاوا بەسەر بکرێتەوە بۆیە ئێمە پرۆگرامەکەمان بۆ خزمەتی ژنانە هیچ کاتێک پێویست ناکات کە ژن سڵ بکاتەوە و خۆی بشارێتەوە لە پشتی پەردە ئەو ئەزمون و توانایی کە هەیەی پێویستە بیخاتە بەردەست و هەمووان لێوی فێر بنوە ببنە ببێتە نمونەیەک کە بتوانێت ئەوانەی دیکە چاوی لێ بکەن ئەیکەم بە کۆتا پرسیار لە هەموو بڵێن بەرنامەکانە لە کۆتاییە من هەموو میوانەکانم بڵێن پەیامیان لێوەرەگرم بۆ خانمان چی تێ بۆ خانمان بە شێوازێکی گشتی پەیامی ئێمە بۆ خانمان لە هەموو ڕێکەوە ئافرەت بەتوانایە ئافرەت ئەتوانێت بگات هیوادارم باڵین کارین ئافرەت بە شێوەیە جوان ناوە ئافرەتە بەرزکاتەوە بە شێوەیەکی جوان حەقی ئەو ناوە بداتەوە ڕاستە بگاتە ئامانجێکەوە کۆمەلگا شانازی پێ بکات کەس و کار شانازی پێ بکات هیوادارم هەوڵدەن یعنی تموح خۆشە تەنانەت بۆ پیاوەکراوە بۆ ئافرەتش کراوە با ئێمە پێشونان شتن ژنانی بەتوانا و هینمان هەبووە لە هەموو بوارێکەوە با ئێمەش بکۆوان بین با ئێمە قدوەتی نەوان وەرگین حەزەکەم ئافرەت بگاتە ئەنجامێکی وا جوان کە خۆشی با بڵین شەرم نەکا شەرم تازە ئەو هینەی نەما با بڵین با جەری بێ جورئەت لە ئافرەت زۆر خۆشە بێگومان ئەتوانێت بە هەموو جۆرەکان ئەتوانێت دەنگی خۆی هەڵبڕێت بە تایبەتی ئەو مافەی کە هەیەی ئێمە ئەگەر هەر باسی مافکەین و مافکەین و خۆمان نەسەرمێنین چۆن ئەبێت بێگومان ئێمە لە لای خۆمانەوە نەک تەنها خان دەتوانین تاکێکی باش بین ڕنگدانەوەمان لە نێو خێزانە تاکێکی دروستمان لێ دەرچێت لە بەرەو ئێمە بتوانین ڕنگدانەوەی لەسەر خێزانمان هەبێت و خێزانیش ببێتە خێزانێکی باش و پەروەردەیەکی باش لە نێو کۆمەلگایە چونکە ئەگەر ئێمە تاکێکی باش بووین لە نێو خێزانەکەی خۆمانە ئەوە ئەتوانین خێزانێکی دروست بۆ کۆمەلگا بنیاد بنین و ڕنگدانەوەی لەسەر تەواوی کۆمەلگا هەبێت
ئەبێتە چاولێکردن هەموو کەس یعنی بۆ تەنها بە چاو لە شتە خراپەکان بکەین با لە ڕێگەی پێشڕەوی خۆمانەوە بوونی خۆمان وەزە و توانای خۆمانەوە بتوانین ببینن نمونەیەکی باش و تاکێکی تەندروست بۆ لەگەڵ خێزانێکی تەندروست بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروستتر بنیاد بنین. زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ لەگەڵ تۆ لە پای بەشداربوون لە پرۆگرامەکە ئێمە وەکو یاسایەک قەڵغانی ڕێزێنان پێشکەش بە تۆ ئەەکەین. ئەم قەڵغانە تایبەتە و لە ئەرشیفی ژیانی تۆی ئامێنێتەوە حەقی ئەو هەموو ماندووبوونەی کە چەند ساڵە تۆ لە بوارەکەی خۆشە پیرۆزە بێ. دەستان خۆش بێ. نابلعکە زۆر شتێ جوانە شانازی پێکەم کەوا جەنابتان هاتوون ئەم قەڵغانەتان بە من پێشکەش کردووە. ئینشاڵڵا ئێمەش ئەبینە با بڵێن سێقەیەکی مطلق ئینشاڵڵا زیاتر بۆ خەڵکی زیاتر بتوانن کە سوودتان ئێمەش قەدری ئەم قەڵغانە ئەگرین و ئینشاڵڵا حەقی خۆشی دێن. ئینشاءڵڵا شاین زۆر زیاتر ئێمە شاوەڕی زۆر شتی باشتر لێ و بە هەمان شێوە ئێمە پێنووسی پرۆگرامی پێشڕەوانمان هەیە واتە دەفتەرێکی یادەوریە. ئەم دەفتەرە بۆ ئەرشیفی ژیانی من ئەمێنێتەوە. لە پرۆگرامی پێشڕەوانە من چەند خانمم بەسەر کردوێتەوە دەستنووسی هەموو خانمە سەرکەوتوەکان ئەنووسینەوە. ئیتر ئایا بەڵێ نووسینەکەی تۆ سەبارەت بە پێشنیار بێ بۆ بەرنامەکەی من و شێوازی بەرنامەکەی من یاخود بۆ میوانی داهاتوو تۆ بە چه خانمێک سەرسامی چ خانمێک لە کۆمەڵگای خۆمانە بە تایبەتی لە شاری کەرکووک بۆ غەیری شاری کەرکووکیش لە کوردستانی شابێت چ خانمێکی کورد پێی سەرسامی وە بە پێشڕەوی ئەزانی من پێت خۆشە کە من لە پرۆگرامەکانی داهاتووە بەسەری بکەمەوە ئەتوانی لەم تێنووسەیە دەستنووسێکی خۆت بەجێبێ هەڵی فەرموو. بەڵێ ئازیزان پرۆگرامی ئەم جارش کۆتایی هات کە تایبەت بوو با خزمەتکردنی خانمێکی کەرکووچی. من هەمیشە کاتێک کە خانمانی کەرکووچی ئەبینم بەو جۆرە یعنی ئەخلاقیەت و ئەزمون و دڵسۆزی و ڕازگۆییان و خاکی بوونیان لە کارکردندا بە تایبەتی لە ئیدارە دانیشتدا لە شاری کەرکووک کە توانی بێتی ئەم چەند ساڵە بوو بێتە هاوێنی دڵخۆشکردنی خەڵک ئەوە بە تایبەتی ئەو خەڵکە ئاوامەی کە ڕویان لەمانە و ئومێدێکیان بەمانە. من بەڕاستی مکوڕە بووم لەسەر ئەوەی کە بەرنامەکەم زیاتر بخەمە خزمەتی خانمانەوە ئەو خانمانە زیاتر بدۆزمەوە. میوانی ئەم جارەشم خاتوو شادی ئەحمەد بوو کە ناسراوە بە شادی ڕێعایە کە لە ئێستادا بەڕێوەبەری چاودێری کۆمەڵایەتی ژنانە تا بەرنامەیەکی تر و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە خواتان لەگەڵ.